هەلیکارەکان لە بواری جیاوازن، کۆمپانیای جیاوازن، کۆمپانیای ناوخۆی و کۆمپانیای بیانینە زیاتر لە 250 کۆمپانیای بیانی و ناوخۆی لە پارێزەکانی هەرێمی کوردستان و لە وڵاتانی دیکەش لە دەوروبەر هاتوونەتە ئەم پێشانگایە کە لە هۆڵی با بڵێن زانکۆی نێوەلیدرە شاریە و ئەم پێشانگایە کراوەتە کۆمەڵی دۆستایەتی کوردستان ئەمریکا ئەڵمانیا ببورن ئەو پێشانگای کردوتەوە بۆ یەکەمین جاریشە کو پێشانگا دەکرێتەوە کودم چەندین کۆمپانیای جیاواز لە بواری جیاواز لە وڵاتی جیاواز لەو پێشانگایە بەشدارن ئامانجانە هەلیکار بۆ خوێنکاران دەرچوانی زانکۆ پەیمانگەکان خوێنکارانی زانکۆ پەیمانکان وەربگرن لەسەر بابەتە سەرپەرشتاری ئەوم پێشانگایە لایە دکتۆر کاک دکتۆرێ منم لە کاک دکتۆرێ من سڵاو لێ بێت پێیان بڵێ ئەم پێشانگای ئامانجی لە ئەنجامدانی ئەو پێشانگایە چیە ئەو کۆمپانیانێک کە تێیدا بەشدارن لێرە زیاتر لە چ بارێکن سەرەتا بەیانیتان باش بە خێراتتان دەکەین ئێمە وەکو کۆمەڵی دۆسایەتی کوردستان ئەومان لەگە زانکۆی نوێنەرشەسان بە ئەنجامدانی ئەم پێشانگایە بۆی بتوانین ببینە پردێکی پەیوەندی ناو خوێندکارەکانی خۆمان لە زانکۆ و پەیمانگاکان لەگەڵ کۆمپانیا و خاوەن پێشانگایەکانی تر. ئەمە بەڵێ کۆمپانیەکان لە هەموو بارێکی جیاوازی تێدایە بۆ نمونە ئاقاراتی تێدایە مۆڵی تێدایە کۆمپانیا ئەوروپی تێدایە ئەمریکی تێدایە هەموو نزیکە 250 کۆمپانیا بەشدارن لەم پێشانگایە بەڵێ نزیکەشی 500 هەلیکار دەرەخسێ ئەوڕۆکە باس لێکرد 500 هەلیکار دەرەخسێنێ ئەو پێشانگایە چ جیاوازی لێ کرد پێشانگاکانی دیکە هەیە کە باس لەوە دەکە هەلیکار دەرەخسێنێ ئایا لێرە بە حەقیقی بەڕاستی یانی هەلیکار بۆ خوێنکاران دەرەخسێت بە تاکیدی ئەم پێشانگایە زۆر جیاوازترە لەبەرەوەی ئێمە هەوڵمانداوە بتوانین دوایی کە هەموو شتێکی کۆمپانیەکان بکەین و ئایا بە تاکیدی ئەو خوێنکارانەی وەگرتووە کە سیڤیان تەقدیم کردویان نەخێر بۆیە ئەمە هەست دەکەم یەکەم جاربی لە کوردستان بە دوواداچوون بۆ کۆمپانیەکان بکرێتەوە ئایا هەلیکاری ڕەخساندووان نەڕەخساندووە بۆ تەنیا هەلیکارەکان بۆ خوێنکاران و با بڵێن دەرچوانی زانکۆ پەیمانکانی هەولێر یاخود هەرێم کوردستان دەتوان سەردانی پێشانگایەکە بە تاکید هەموو دەتوان بەشدار بن ئێمە میوانماناتە لە سلێمانی لە دۆک لە شارەکانی تری کوردستان زۆر سپاس دووبارە بەخێر بێن سەرچاومان سەرچاو دکتۆری عومەر سەرپەرشتەیەک لە سەرپەرشتانی ئەم پێشانگایە وەکو میوانەکەشم ئاماژەی بوودا سارە ئاکەم یانی زیاتر چاوەڕ دەکەی 500 هەلیکار بۆ خوێنکارن یاخود دەرچوانی زانکۆ پەیمانکان لە شارەکانی دیکە جگە لە شاری هەولێر لە شارەکانی دیکەش سەردانی ئێرە بکەن چونکە کۆمپانیای جیاواز لە بواری جیاواز لە شار و وڵاتی جیاوازیش هەلیکار دەرفەتی کار دەرەخسێنن بۆ ئەو دەرچوانی یاخود خوێنکارانێ لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستاندا هەن.